زانایان فەرمویانە الصادق لا يحلف. ئینسانی ڕازگۆ قەت پێویستی بە سوێند خواردن نییە. ئینسانی ڕازگۆ ڕەوش بەرزە، ئەوەندە متمانەی بە ڕازگۆیی خۆی هەیە پەنا نابە بۆ سوێند خواردن. سوێند بەس بۆ یەک کاتە کەسێک داوای لەسرت هەبێ و دادوەرەکە داوای ئەوە لێ بکە کە مادام مدعیت هەیە لەسەری و شکاتکار هەیە بەرامبەرت و تۆ بەڵگەت پێنیە سوێند بخۆ، لەو کاتەدا سوێند دەخۆی. ئینسانی ڕازگۆ ئیلا وەگەر وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یان وتار خوێنان لە کاتی جومعەدا بابەتێک بۆ ئەوەی گوێگرەکان زیاتر بچێتە ناو دڵیانەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر جار دەفەرموو قەسەم بەو کەسەی کە ڕوحی محەممەدی بەدەستە کە ئەڵڵایە ئەم جا شتەکەی دەوت. ئەو بەو سوێندە هەموو گوێگرانی بە ئاگا دێنایەوە. واتە سوێندی بۆ کەسێکی تایبەت نەدەخوارد. ڕازگۆ پێویستی بە سوێند خواردن نییە. الواثق لا يبرر. ئینسانی متمانە بەخۆ پاساو نایێنێتەوە بۆ کارەکانی. کارێک ناکە کە لە دوای لێی پەشیمان بێ، پێشتر نەخشەی بۆ کێشاوە بیری لێ کردوێتەوە لەسەر بەرنامە کار دەکا. ئینسانی بڕواپتە و پاساو بۆ کارەکانی ناهێنێتەوە. المخلص لا يندم. ئینسانی دڵسۆس کە کاری بەس بۆ خوا کردووە و توێتی خوای پەروەردگار بەس تۆ لێم ڕازی بی بەخوا من چاوم بەندەکانی خوا نابینێ. ئەگە خەڵک دەستخۆشیەکی لێکردم و دوعایەکی خێری کرد و بەباشی زانیم ئەوە شەر فەزلی تۆیە یا رب العالمین. ئەوە ئیشەڵا خوددا قبوڵت کردو و خەڵکەکەش زمانیان قسەیەکی خێر دەڵێ. خۆ ئەگەر وانە بوو هەموو چاکەم بۆ خەڵکی هەبوو کەس سوپاسی نەکردم، کەس ستایشی نەکردم، کەس مەدحی نەکردم، تەنانەت جاری وا هەیە لە ئەنجامی ئەوەی چاکەم لەگەڵ خەڵکا کردووە خەڵک قسەی خراپی پێوەتم تۆمەتی خستە پاڵم من قەت پەشیمان نیم. ئینسانی دڵسۆز بۆ خوای پەروەردگار کە کاری کردووە چاوی بەندەکانی خوا نابینێ، قەت پەشیمان نییە لە چاکە، چونکە بۆ خەڵکی نەکردووە تا خەڵک بەستایشەکانیان زۆر خۆشحاڵ بم لە کەڵی خۆم بچمە دەرەوە بە زەمەکانیان وا بڕوو خێم بڕیار بدەم لە ژیانما چاکە نەکەمەوە. ئینسانی مخلیسی ڕەوشبەر زوانیە.